هەوڵ بە گوێرەی توانە ئەو بەڕێزانی کە دەیانێت بەشدار بن ناونووسیانەکەین و کۆی سەرنج و بۆچوونەکان لێرە کۆ دەکەینەوە هەوڵ دەدەین کە لە دواییدا لەسەر بەیاننامەیەک ڕێبکەوین یاخود یاداشتێک ئەو یاداشتا دەنێرین بۆ لایەنە بەیندارەکان لە ناویانە پەرلەمانی عێراق هەر سێ سەرۆکایەتەکەی عێراق و پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستان وەڕای گشتی لێ ئاگادار دەکەین جگە لەوە هەوڵ دەدەین ئەم نامەیە ئەم یاداشە تەرجمەی سەر زمانی عەرەبی و انگلیزی بکەین بۆی کە بخێنە بەردەمی قونسوڵخانەکان و نوێردەی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق. سەرەتاوەی کە دەست پێ بکەین لای کەس شاراوە نییە دۆخی هەرێمی کوردستان بە دۆخێکی زۆر تەعەزم و ئاڵۆزدا تێدەپەڕێت و تا ڕادەیەکی زۆر بێمنەتیکی ئەبینرێت لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بەرامبەر بەو دۆخەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و ئێمە وەک ئەو کەسانی کە لێرەین لەسەر ئەو یاداشتەی کە ڕێدەکەوین لە دوایە لەسەری هۆشداری دەدەین لەسەرەوەی کە ئەم دۆخە بەرەو دۆخێکی مەترسیدارتر دەچێت و ئەو مەترسیانی کە باز دەکرێت لەسەر هەرێمی کوردستان عینی بوونەتەوە و بوونەتە فاکت و ڕەنگە دەستەبژێری سیاسی لایەنە سیاسەکان بەتەنها نەتوانن چارەسەری ئەم پرسانە بکەن پێویستیان بە ڕایێژ و پێشنیاری خەڵکی دۆسۆز و ئەکادمیست هەیە ئێمە هەوڵی کە بتوانین لێرە هەمی لەو پێشنیارانە لە ڕێگای گفتوگۆ لە ڕێگای بەڕێستانەوە دەخینە ڕوو. تەورەی دووەم لەشکرکێشی تورکیایە ئەوەی کە بۆتە مەترسیێکی گەورە بەسەر هەرێمی کوردستانەوە هەڕەشەیەکی جددیە هەموو ڕۆژێک هەڕەشەکان تازە ئەکرێتەوە و لە بەرامبەریا بێدەنگێکی سیر هەیە تەنانەت ئەو جم و جۆڵە سەربازیانەی کە سوپای تورکیا بە درێژایی سنووری هەرێمی کوردستان دەستی پێکردووە تەنانەت لە میدیاکانی شۆک و پێویست باز ناکرێت نەکەڵێز نییە تەنانەت باسکردنیشی تا ڕادەیەک خەفە کراوە و خامۆش کراوە. ئێمە دەمانێت لێرەوە ڕای بەڕێزتان ئێمە ڕای بەشێک لەوانەیە کە کۆمان کردووە کوزانیاری لەسەر مەترسیەکانی ئەو لەشکرکێشیە و چۆڵکردنی ئەتوانم بڵێم سەدان گوند لەو ناوچانە بە هەند وەردەگرین و دژی ئەو لەشکرکێشیە یاخود لەسەر ئەو لەشکرکێشیە و زیانەکانی باری سەرنج و بۆچوونی خۆیان دەخێنەوە. ئێستا تورکیا لە هەرێمی کوردستان زیاتر لە 37 بارەگای گەورەی هەیە و 41 بارەگای بچووکی هەیە بەس تەنها لە ئەم ساڵدا لەو ناوچانەی لە ئاڤاشین و مەتینا کە هێرشیان کردووە نزیکی 50 گوند چۆڵیان کردووە و خەڵکەکەی دەربەدەر بوو. کۆی گەشتی و گوندانەی کە تا ئێستا لەو ناوچانە چۆڵ کراوە نزیکی 650 گوندە و ئەم ڕێژەیە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات. سوپای تورکیا لە هەندێک شوێن 10 کیلۆمەتر لە هەندێک شوێن 20 لە هەندێک شوێن 30 کیلۆمەتر هاتوۆتە ناوە و لە ناوچەی باشی کۆوانە نزیکی 100 کیلۆمەتر هاتوۆتە ناوە. ئەوەی بە کورتی هەم خلاوی داکردنەوە تورکیا بە هەمتا ئەو لەشکرکێشیە ناکات یعنی بودجەکی یەکجار زۆر گەورەی لە بۆ تەرخان کردەوە ئاگاداری گۆڕانکاریەکانە تەنانەت ڕئیس جەمهوری تورکیا خۆی نزیکەی 100 زانا و خەبیری عالەمی بۆ کردەوە کە ئایا چۆن بتوانی ئەو کارمەلەفەی کە لەبەردەستیدایە میساقی میلی سیڤەر لۆزان ویلایەتی مووسڵ چۆن وا بکە خۆی داموزێنی لە هەڵەوهەڵەی سەرکردایەکی کورد و لە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە جارێکی تر ئەوەی ئێستا رووسیا دەیکە بەرامبەر ئۆکرانیا یان ئەو گۆڕانکاریانی کە بەڕێوە یانیش دەفەتە ببینی ئەو چاوچنۆکی هەیە لە شەرق ئەوسەط جێبەجێ کرد.